لە کوێت مناڵێک لەدایک بوو ناوینرا قەتەر. مناڵەکە کچە بە احترامەوە بانگیکەی دەبێ پێی بڵێ قەتەرە خان. هەر لەگەڵ دەمی کردەوە و زریکانی لاندگرۆزێکی 90,000 دۆلاری وەرگرت. دەوڵەمەندێکی قەتەر بۆ دەستخۆشی لە باوک و دایکی کە ناوی کچەکەیان ناوە قەتەر لاندگرۆزێکی مۆدێل 2017یان بۆ نارد. نرخەکەی نزیکەی 9 دەفتەرە، بە دەفتەر باشتر حاڵیە بن. باوکی کچە تازە لەدایک بووەکە ناوی تەڵال خەلەفە خەڵکی کوێتە هەر لەوێش دادەنیشن دەڵێ لە خۆشی مۆندیالی 2022 ناوی ناوە قەتەر. ئەم کەژاوەیەی کە هەیە ئۆتۆمبیلەکەیە بۆ ماڵی قەتەر دەچێت لە کوێت. لەسەر ئۆتۆمبیلە گرانبەهاکە ناوی مناڵەکە نووسراوە ئاڵای قەتەر و وێنەی شێخ تەمیم بن حەمەد میری قەتەریشی لێدرا. في ذل ما عاش راحت حياته